ڕەنگە لە جیهاندا زۆر وڵاتی دیکەی پێشکەوتوو هەبن کە زانکۆی زۆر باشتر و پێشکەوتووتریان تێدا بێت. بەڵام زانکۆکانی ئەم پێنج وڵاتە لە دوو ڕۆ گونجاون. یەکەم لەسەر ئاستی زانستیدا بەناوبانگ و پێگەی تایبەتیان هەیە. دووەم تێچوێشی کەمیان هەیە و بۆ کەسانە گونجاون کە باری دارایی خێزانەکانیان لە ئاستی ناوەڕاست بۆ سەرەوەیە. یەک ئەڵمانیا، وڵاتی فکر، خاوەنی زیاتر لە 300 زانکۆیە. هەندێکیان لە ڕووی زانستیەوە لە ڕیزی باشترین زانکۆکانی جیهاندان. تێچووی خوێندن زۆر گران نییە. دوای دەرچوون تاوکوڕادەیەک هەلی کارکردن بەردەستە. لە هەندێک ناوچەی وڵاتەکەدا خوێندن بۆ خەڵکانی بیانی بە خۆڕاییە. تێچووی خوێندن و ژیان لە ئەڵمانیا. زۆرینەی زانکۆکان حکومین، بۆیە پێویستە تەنها ڕسوماتی کاجێڕی بدەیت کە بڕەکەی لە نێوان 100 بۆ 350 یۆڕۆی ساڵانەدایە. تێچووی مانگانەی خوێنکارێک لە نێوان 600 بۆ 1000 یۆرۆدا دەبێت بە شوێنی نیشتەجێبوونیشەوە. دوو هەنگاریا، دەرفەتی خوێندن بە تێچوویشی گونجاو وەکو موگناتی زوایە بۆوانەی دایانەوێت لە دەرەوە بخوێنن، بە تایبەت بۆوانەی بە دوای خوێندنێکی هەرزاندا دەگەڕێن لە ئەوروپا. خاوەنی یەکێک لە دێرینترین و بەناوبانگترین زانکۆکانی ئەوروپایە کە زانکۆی بۆ دابێستە و لە ساڵی 1782 دامەزراوە. هەنگاریا دەرفەتی خوێندنی هەمەجۆری تێدایە بە تێچوویەکی کەم. تێچووی خوێندن و ژیان لە هەنگاریا. بۆ خوێندکارانی بیانی ڕسوماتی خوێندن لە زانکۆی حکومی لە نێوان 1200 تاوەکو 5000 یۆرۆی ساڵانەیە. بەڵام بۆ بەشە زانستیەکان 12000 تاوەکو 16000 یۆرۆیە. تێچووی ژیان لە بۆ دابێستی پایتەخت 520 یۆرۆیە کە گەورەترین و گرانترین شاری هەنگاریایە. لە هەندێک شاری دیکە ناکاتە 300 یۆرۆی مانگانە. سێ مالیزیا، قیبلەی خوێنکارانی بیانی. بە گوێرەی تازەترین ئامار لە ئێستادا 170,000 خوێنکاری بیانی لە مالیزیا دەخوێنن کە لە 162 وڵاتەوە هاتوون. ژمارەی دانیشتوانی مالیزیا نزیکەی 30 ملیۆن کەسە و دەکەوێتە باشووری ڕۆژهەڵاتی کیشوەری ئاسیاوە. حکوومەت دەیەوێت وڵاتەکە بکاتە سەنتەرێکی سەرەکی خوێندن لە ناوچەکەدا. خاوەنی ژمارەیەکی زۆر زانکۆی دانپێدانراوە. تێچووی خوێندن و ژیان لە مالیزیا. ڕسوماتی ساڵانەی خوێندنی بەکەلۆریۆس لە زانکۆی حکومیدا 2000 بۆ 4500 یۆرۆیە. بۆ ماستەر 500 تاوەکو 4000 یۆرۆیە. بەشە پزیشکیەکان 27000 یۆرۆیە. تێچووی ژیان لە مالیزیا تاوەکو ڕادەیەک هەرزانە. خوێنکارێک 450 بۆ 800 یۆرۆی پێویستە بۆ مانگێک. 4 هندستان، هەرزانی و فورەکەلتوری. خوێندن لە هندستان نایبترین بژاردەیە. بۆ کەسانی دایانەوێ تێچوویشی کەمیان هەبێ خاوەنی چەندین زانکۆ و پەیمانگای دانپێدانراوە. تێچووی خوێندن و ژیان لە هندستان. تێچووی خوێندن لە زانکۆکاندا دەگۆڕێ، بەڵام هیچیان ناگاتە 7000 دۆلاری ساڵانە. تێچووی مانگانەی خوێنکارێکیش ناگاتە 400 دۆلار. 5 تورکیا، زیاتر لە 9 ملیۆن خوێنکاری بیانی خاوەنی زیاتر لە 200 زانکۆیە کە حکوومەت سەرپەرشتیان دەکات. ئێستا 650,000 خوێنکاری بیانی لەو وڵاتە دەخوێنن. پاڵمەری خوێندن لە تورکیا زیاترە وەک لە وڵاتانی دیکە. جگە لە ئاستی زانستی تێچوێشی کەم و لە هەندێک شوێنیش موچەی مانگانە دەدرێتە خوێنکارەکە. تێچووی خوێندن و ژیان لە تورکیا. ڕسوماتی خوێندن بە زمانی ئینگلیزی لە زانکۆ حکومیەکان لە نێوان 600 بۆ 1500 دۆلاردایە. بەڵام بە زمانی تورکی زۆر کەمترە و لە نێوان 240 بۆ 75 دۆلاری ساڵانەدایە. تێچووی ژیان لە تورکیا لە شارێک بۆ ئەوەی دیکە دەگۆڕێ. گرانترینیان کە ئێستانبوڵە لە 600 دۆلاری مانگانەوە دەست پێ دەکات.